لە پێنجەمین ساڵیادی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ. چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ رووداوێکی مێژوویی و بۆنەیەکی نەتەوەیی بوو. ئەنجامەکەشی سەرکەوتنێکی گەورەی سەربازی بوو. کۆبانێ یەکێک لە شارەکانی ڕۆژئاوای کوردستان کە بەشێکە لە خاکی کوردستانی گەورە. دوای 2011 کە لە سووریا شۆڕژ بە ڕژێمی بەحسەری هەڵدا، ئەو ڕژێمە بەهێزە چەکدارەکانی لە زۆربەی شار و ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان کشاندەوە. چەکدارانی داعش لە ڕۆژی 13 تا 15 نوێی 2004 هێرشیان بۆ سەر کۆبانێ دەست پێ کرد. تا ڕۆژی 2 2004 توانیان زۆربەی سنووری کۆبانێ داگیر بکەن تا گەیشتە ناو کۆبانێ و نزیکەی 175 ناوشارەکەیان داگیر کرد و کارەساتێکی گیانی و ماڵی و دەرونی زۆریان بەسەر خەڵکی کۆبانێ و دەوروبەریدا هێنا. بەهۆی نابەرامبەری چەک و تەقەمەنی لە نێوان شەڕبانان و تیرۆریستان، ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر شارەکە وێران دەکرا و گەڕەکی زیاتر دەکەوتنە دەست چەکدارانی داعش، شارەکە خەریک و بەیەکجاری دەکەوت. سەرکردایەتی کورد لە باشووری کوردستان بێخەم نەبوون لە بەتەنگەوە چوون و هەوڵدان بۆ نەکەوتنی کۆبانێ. ئەو سەرۆکایەتیەکانی هەرێم و پەرلەمانی کوردستان لە هەڵوێست و هەنگاوێکی مێژوویدا پێشمەرگیان لە باشووری کوردستانەوە نارد بۆ ڕۆژئاوا بۆ بەرگریکردن لە خاک و خەڵکی ئەو پارچەی کوردستان. ڕۆژی 9 ئەیلولی 2014 سەرۆکی پێشووی هەرێم و فەرماندەی گشتی پێشمەرگەی کوردستان لەبارەی پەلاماری تیرۆریستان بۆ سەر کۆبانێ پەیامێکی ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد و داوای پاڵپشتی و هاوکاری لێکردن بۆ ڕۆژئاوای کوردستان. بەرەبیانی ڕۆژی دووشەممە 20 دەی 2014 چەک و تەقەمەنی و هاوکاریەکانی هەرێمی کوردستان بەهۆی فڕۆکەی ئەمریکەکانەوە گەیشتە شاری کۆبانێ. لە ناوەڕاستی مانگی دەی 2014 بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێم و فەرماندەی گشتی پێشمەرگەی کوردستان بڕیارێکی ڕەوانەی پەرلەمانی کوردستان کرد بە مەبەستی ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ. پەرلەمانی کوردستانیش بە بڕیاری ژمارە 28 لە ڕۆژی 22 دەی 2014 بە کۆی دەنگ ڕەزامەندی لەسەر ئەو داوای سەرۆکی هەرێم دەربڕی. اینجا بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە وەزارەتی پێشمەرگە هێزێک کە لە 156 پێشمەرگە پێکهات بوون بە ناوی هێزی ئاگرو بە چەکی قورسەوە ئامادە کرد و لە ڕۆژی 28 دەی 2014 لە هەولێرەوە بە ڕێگەی وشکانی و ئاسمانی بەڕێکەوتن. لە ڕێگەی زەمینیەوە هێزەکەی پێشمەرگە بەنێو ئاپۆڕای کوردانی باشوور و باکوور و ئاوارەکانی ڕۆژئاوادا کە بە ئاڵای کوردستان و گوڵ و وتافی پڕ لە هەستی خۆشەویستی و ومێدینەتەوەیەوە لە پێشوازیاندا بوون. بە سنوورە دەستکردەکاندا ڕێڕەوی مێژیان گرتە بەر و دوای بڕینی نزیکەی 400 کیلۆمەتر ڕۆژی 31 دەی 2014 گەیشتنە کۆبانێ. بەپێی ئەو پلانی دانرا بوو پێشمەرگە بۆ ماوەی 3 مانگ لە کۆبانێ هاوکاری شەربانان بکەن، بەڵام زیاتر لەو ماوە دیاری کراوەمانەوە و گەیشتە نزیکەی 7 مانگ. دەستەی یەکەمی ئەو هێزەی پێشمەرگە کە لە کۆبانێ بوون دوای زیاتر لە 30 ڕۆژمانەوەیان و گێرانی ڕۆڵێکی سەرکەوت و لە بەرگری و پێشڕەوی و ڕزگارکردنی بەشێکی زۆری شاری کۆبانێ لە چنگی داعش. دوانی وەڕۆی ڕۆژی چوارشەممە چاری 12 2014 لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتیەوە گەیشتنەوە هەولێر و هێزێکی تری پێشمەرگە جێگەی گرتنەوە. بەو جۆرە 4 جار ئاڵوگۆڕ بەسەر هێزەکەی پێشمەرگەدا کرا و هەر وەجبەیەکیان زیاتر لە مانگێک لە ئەرکی بەرگری لە کۆبانەی مانەوە تا ئەو شارە ڕزگار کرا. پێشمەرگە و شەڕبانان بە هاوکاری فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان لە 26 یەکی 2015 تەواوی کۆبانیان کۆنتڕۆڵ کردەوە. لە کۆتایی مانگی چاری 2015 پێشمەرگە پاش نزیکەی 7 مانگ شەڕی یەکلاکەرەوە و بەخشینی شەهیدیەک و نزیکەی 20 بریندار بە یەکجاری لە ڕۆژئاوا گەڕانەوە باشووری کوردستان. ڕۆژی 26 چاری 2015 سەرۆکی پێشووی هەرێم و فەرماندەی گشتی پێشمەرگەی کوردستان بە بۆنە ڕزگاربوونی کۆبانێ لە دەستی تیرۆریستان پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا ڕایگەیاند بوو. ئەو سەرکەوتنی هەموو گەلی کوردستانە، سەرکەوتنی مرۆڤایەتیە بەسەر وەحشیگەری تیرۆریستان، خۆراگری و ڕۆڵی قارەمانانەی شەڕبانان و پشتگیری هێزی پێشمەرگەی قارەمان بۆ خوشکوبرایانیان لە کۆبانێ زۆر بەڕزدە نرخێنم و دەست و چاویان ماز دەکەم. قوربانیدان لە پێناو خاک و نیشتیمان شەڕەفێکی مەزنە. لە ڕۆژی 28 چاری 2015 ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ڕاگەیاندراوێکی سەبارەت بۆ کۆتایی هاتنی ئەرکی پێشمەرگە لە کۆبانێ و گەڕانەوەیان بۆ باشووری کوردستان بڵاو کردەوە و تێیدا هاتبوو. لە ماوەی ئەو 7 مانگەدا پێش بە شاهێدی گشت وڵاتانی جیهان و شەڕبانانی قارەمانی ڕۆژئاوا و گشت لایەک ئەو یەکانەی هێزەکانی پێشمەرگەی پشتیوانی ڕۆڵی گەورە و کاریگەریان هەبوو لە ڕزگارکردنی کۆبانێ و ناوچەیەکی فراوانی دەوروبەری. ئەو بەشداریە مێژوویی پێشمەرگە لە کۆبانێ و سەرکەوتنیان لە شەڕی بەرگریدا دەنگدانەوە و ڕنگدانەوەی بەرفراوانی لە ناوەندە میدیایەکانی جیهاندا لێکەوتەوە. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی لەو بارەوە باسی لەوە کرد کە ئەوەی بەرگریکارانی کۆبانێ داوایان دەکرد لە ڕێگەی پێشمەرگەوە دەگاتە کۆبانێ و لەمە دووە ئەو هێزەی ماوەی مانگێک زیاترە ڕوبەڕووی داعش بوونەتەوە بەهێزتر دەبن. لە سەرەتای مانگی 11 2014 ڕۆژنامەی چینی چاینا تۆپێک کە بە زمانی ئینگلیزی دەردەچێت لە راپۆرتێکی تێروتەسەلدا نووسی بووی پارچەنگی هێز بە قازانجی کوردەکان شکاوەتەوە و لەو جەنگەی دەستیان پێکردەوە بۆ لابردنی گەماڕەی سەر کۆبانێ. گەیشتنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ
توانای بەرگری خەڵکی کۆبانی زیاتر کردو و پێشڕەویەکانی داعشی بۆ گرتنی ئەو شارۆچکەیە خاوتر کردوتەوە. ڕۆژنامەی قودسی حەڕەوی بڵاوی کردەوە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ هاوشێوەی پێشڕەویەکانی چەکدارانی داعش بەهای سنووری نێوان وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناهێڵێ. ئاژانسی ڕۆیتەرس ڕاگەیاند کورد ئێستا هەموویەکی گرتو و دژی تیرۆریستانی داعش. ڕۆژنامەی زەگاردیانی بەریتانیش نووسیبووی ئاوارەکانی کۆبانێ کە پێشتر ئومێدیان لاواز ببوو جارێکی تر هیوایان بۆ گەڕایەوە کە شارێکیان بۆهۆی هاوکاری پێشمەرگەوە نەکەوێتە دەست تیرۆریستانی داعش. ماڵپەڕی ئەلمۆنیتۆر نووسیبووی شەڕی کۆبانێ پڕە لە خەون و ناومێدی ئەم جەنگە شەڕی زۆرمان بەبیر دێنێتەوە و گزارش لەبوونی بەهێزی کورد دەکات لەسەر سنوورەکانی عێراق و تورکیا و ئێران و سووریا. ئیندیپێندێنتی نووسیبووی ئاڵا ڕەشەکەی سەرگردەکە لادرا و لە شوێنی ئاڵای هێزە کوردەکان هەڵکرا. داعش ئەوەی کوژرا ئەوانی تریشان ڕایان کرد. ئێستا شەڕبانان و پێشمەرگە جەژنی سەرکەوتن دەگێڕن و پارێزگاری لە شارەکە دەکەن. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنالیش نووسیبووی لە شەڕی دژی داعشدا لە عێراق و سووریا هێزە کوردەکان کە شەڕبانان و پێشمەرگە دەگرێتە خۆ سەرکەوتووترین هێزن دژی داعش ئەگەر بەراورد بکرێن بە سوپای ئازادی سووریا و سوپای عێراق.